کۆن و جاران ئێمە هەر لە مناڵیەوە لە مزگەوتەکان دانیێشین وتارەکان سیر وتارەکەمان کرد بەڵام لە وتارەکان هیچ شتێ نەگەچین بەس تەنها دانیشین هیچ شتێ نەگەین باس چی ئەکا و چی ناکا بەڵام ئێستا زۆر دڵخۆشین بەم وتارە هینی لەخوا بەجاوێچە باشاتی ئەگەین و زۆر سپاس. دووەم وتاری هەینی تەرجەمە بکرێت بە زمانی ئاماژە بۆ نابیسان لە مزگەوتی ئاشی لە کەلار. ئاماژمانەوەیە نابیسان سوود وەربگرن تێ بکەن لە هەر ڕووداوێک درێت لەم هەفتانە باوەنجی بن چی کرێت چی نەکرێت. جاران هاتن بۆ مزگەوت هیچ تێ نەکەیتن بەس دانیش نێژەکەیان کردن و ڕۆشتنەوە بەڵام ئێستا هەوڵە دەین تێ بگەن لە وتارەکان با چی ئەکە چی ناکە ئەوانیش وەکو هەموو ئەو خەڵکانە سوود بگرن لە وتاری هەینی. باشە نابیستان تا چەند دڵخۆشن بەم شێوازە وتاردانە تا چەند ڕۆکەنە مزگەوتەکان لە دوایەوەی کە وتار بە زمانی ئاماژەوە ئەوترێتەوە. وەڵاهی نابیست زۆر پێخۆشە لەبەرەوە لە وتارەکە تێگات گرنگی پێداوە لەلایەن ئەوقاف لەلایەن مزگەوتەکانەوە دوو قورئانێکی تایبەت بەخۆی هەیە بە زمانی ئاماژە وەرگێراوە ئەتوانن قورئانەکەیش بە ئاسانی بخوێنتەوە. باشە چۆن بیرۆکەی ئەمەتان بۆ مامۆستا ڕەحیم؟ وڵا ئەمە ماوەیە کە هەوڵ دەین و خۆیانیش داواکردنە ئەم هەینیەکان تەرجمە بەکەنێنی وتارەکان لە ڕابردووی ئینشاءڵڵا دەرسەکان دەرسی ئاینیش بۆیان بە تەرجەمە ئەەکەین و دەرسی تایبەت بۆیان دێنن لە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. باشە تەنها لە مزگەوتەیە بە زمانی ئاماژە وتار پێشکەشەکرێ هەوڵتان داوە کارتان کردو بۆی لە مزگەوتەکانی تریشە بە هەمان شێوە بە زمانی ئاماژە وتار پێشکەش بکرێت؟ وڵا محاولە ئەەکەین ئینشاءڵڵا لەبەرەوە من خۆم تێینا لێرە وەرگێرم لە دام و دەستگاکانی ئیدارەی گەرمیان هەمووی تەنها لەک مزگەوتیش لە هەولێر ئەوش وتار تەرجەماکە هەر ئەم دوو مزگەوتێت. باشەوە داواتان کردووە کە کەسی تر شارەزای زمانی ئاماژتان بۆ دابین کرێ بۆەوەی مزگەوتەکانیش زیاتر بکرێت؟ وڵای زمانی ئاماژە ئێمەوە منۆکو لە 2012 لە پەیمانگای هیوای نابیسانم وە کوڕێکم نابیسە و خۆمیش وەرگێرم لە دام و دەستگاکان و خۆم هەر هەوڵە دەم بۆیە زمانی ئاماژە زمانێکی ئاسان نییە ینی هەموو کەسێ فێری